هەستان لە ڕێخستنی پێشانگایەکی لەم شێوەیە بۆ ژمارێک لە هونەرمەندان چی؟ بەڵێ لە ڕاستەیە ئێمە بەردەوامی لە کار و چالاکیەکانی خۆمانۆک و گروپی هونەری کوردستان کە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە دامەزراوین کۆمەڵێک سوکوڕی ئازیز خەریکی شێوەکاری ئەو بابەتانی کە لە ڕنگ و فڵچە پێک دێت و ئێمە توانیمان پێشەنگایەک ئامادە بکەین لە سەرەتای دەستپێکی بەهار و چۆنەڵی گڕوتینێک خەڵک حەزی بە جەوێکی ترە تااقەتێکی ترە لەبەرەوە پێمان خۆش بکەم پێشەنگای ڕێکخین بۆ ئەندامەکانی خۆمان کە لە 75 تابلۆ پێک دێت و ژماری ئەو کەسانی کە بەشداری پێشەنگاکەیان کردو 26 بەشدار بوون و تابلۆکان لە ڕەنگاوڕەنگ و لەو هەرێکە و شێوازێکە بەڵێ. چەنە گرنگە پێشانگای هاوبەش بۆ شێوەکاران بۆ هونەرمەندان بکرێنەوە ئایا ئەم پێشانگایە بە تەنها بۆ ئەندامانی خۆتان بۆ یاخۆت شێوەکارانی دەرەوەی کوردستانیان ناوچەکانی تری کوردستانی شتیا بەشدار بوون؟ بەڵێ طبعاً بە دڵنیاییەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە پێشەنگاکە و چۆنەڵی بەشداربووی دەرەوەی گروپەکەشمان هەیە بەس بە کەمی و ئەوەی کە زۆر گرنگە ئەم شێوەکارانە دەستیان بگیرە بۆی زیاتر بەرەو پێش بچن. هەریەکەیان لەو شێوەکارانە بە چەند تابلۆ بەشداریان لەم پێشانگایە کردووە؟ هەریەکەیان لە هەرێکە 2 تابلۆ 3 تابلۆ هەرێکە و بە 4 تابلۆی تر ئەوها. دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامیتان. بەڵێ سەوسن من شێوەکارێکیش لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان خاوەنی چەند تابلۆیەکن لەم پێشانگایە بەشداریان کردو پێم خۆشە گفتوگۆیەکیش لەگەڵ بەڕێزیان ئەنجام بدەن. ڕۆزێکیان بێزەحمەت فەرموودێرە بە چەند تابلۆ لەم پێشانگایە بەشداریت کردووە و تابلۆکانی تۆ گزارش لە چیەکە؟ سەرەتا بەخێر بێن زۆر سپاسانەکەین کە هاتوونەتە ئێرە. من بە دوو لەوحە بەشداریم کردووە کە باز لە خۆشەویستیەکەات لەوحەیەکیان باز لە خۆشەویستی نێوان دوو گەنجەکە لەوحەی دووەمیان باز لە خۆشەویستی نێوان دوو ژن و پیاوێکی پیرەکە کە لە تەمەنێکی پیران. ئەمڕۆ لەگەڵ ڕۆزا تۆ خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانیت بەشی شێوەکاری باسێکم لەوە بۆ بکە کە تا چەندێک گرنگە بۆ خوێندکاران کە ئێوە لە ئەزمموی سەرەتاییان و تازە بڵێن دەست بەکاری هونەری ئەکەن تا چەندێک گرنگە بۆتان کە بەشداری پێشانگایەکی لەم شێوەیە بکەن؟ ئەم پێشانگانی کە ئەیکەینەوە بەڕاستی سوودێکی زۆری ئەبێ بۆ خۆمان و هەم بۆ داهاتوش هەم ئەو خەڵکانی کێنە ئێرە زیاتر بەوە ئاشنا ئەبن کە هونەر چەند بەرەو پێش چووە ئامانجمان ئەوەیە ئەو شتانی کە لە کۆنا مردوون ئێمە لە ناو پێشانگایەکە زیندوی کەینەوە هەم ئەو کارانی کە تایەتی ئەتوانین ئەزمموی زیاتر بکەین کە ئیشی لە خۆمان گەورەتری تیاابێ بۆ داهاتوو بتوان ئیشێکی زۆر لەوە باشتر و لەوە گەورەتر بکەین. ئەمە چەنەمین ئەزمموی کارکردنێتی کە خۆت لە سەرەتای تای تو خوێندکاری ئەمە چەنەمین ئەزمموی پێشانگای تۆیە؟ من تقریبی بۆ 15 بۆ 16 تا ساجار پێشانگام کردوتەوە ئیتر ئەمڕۆ زۆر دڵخۆشم چکە کارەکانم بەدڵی ئەو خەڵکەیە کە دروستم کردووە. بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێزە. بەڵێ سەوسن لێرە پێشانگاکان لە هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە ئێستا کراوەتەوە و تاکو و ئێوارش بەردەوامی دەبێت هەر بینەرێک خوازیاری سەرکردنی تابلۆ و حەز بەکاری شێوەکاری دەکات دەتوانێت لە هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە ئەم تابلۆ ناوازانە ببینێت.